زۆر سوپاس لەوە پێشوازەتان وەڵام سەرەتا دەمێ باسی کێشەی پاش ساری 2017مان بکەن کە هێزەکانی پێشمەرگە لەو سنوورە کشانەوە سوپای عێراق قاتە شوێنیان لە بینی سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە بۆشاییەکی ئەمنی پێایە بۆ بۆشاییە ئەمنیە ژمارەیەکی زۆر چەکداری داعشی هاتێ هە لە دوای 2017 و چەکدارانی داعش لە شاخی قەرەچووخ لەوێن دەرێ بارەگا و شتیاندانە و دەستیان بە جموجۆڵی تیرۆریستی کرد خەڵکیان شەید کردین تەقینەوەی زۆریان کرد دەغڵدانی خەڵکیان سوتان بەڕاستی زەرەر و زیانی زۆریان گەیاند ئەمەش لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن و لە شوێنی خۆمان هانامان بۆ پەرلەمانی کوردستان بۆ پەرلەمانی عێراق بۆ حکوومەتی هەردوو لە باورین حکوومەتی ناوەندی و مەرکەز مەبەستی ئەوەم بوو کە ئێستا پرسیاری وەڵامی پرسیارەکەی جەنابەت دەدەمەوە مەبەستم بوو کورتە باسێک باسی سنوورەکە خۆمانتان لێ بکەم کە کێشەکانمان لە چێوە سەرهێڵدا و منتیقیمە منتیقەکی نەفتیە باشە کە ئەو فەراغەش پڕ نەکراوە ئەمە بەڕاستی پرسیاری زۆرمان لە دروست بوو و زۆری ڕەخنەمان کرد دوێ شاتمە ئەو داوای بەڕێستانم قبول کردەوە کەناڵێکی ڕەخنەگرن دەمەوێت هەم ڕەخنەکەمان هەم پەیامەکەمان بگەێنین بە حکوومەتی ناوەند و بە حکوومەتی هەرێمی کوردستان کە هۆکار چییە ئەو ململانەی سیاسیە لە سنووری ما دەکرێت کەسی دەبینین لە بەغدا لە هەولێر لە یعنی زۆر بێکێشن لە مەسەلەی پرۆزێسامە بۆ نمونەی زیندوو وەفدێکمان لە بەغدای ئەو وەفداوە چەندین جارە کە سەردانی بەغدا دەکە بە هیچ شێوەیەک باسی داعشەکان و سنووری کێشەکانی قەزای مەخمور ناکاتن یعنی بەداخەوە بەس باسی موچە و داهات و کورسی و کۆمەڵێک شتێک بابەتانە دەکرێت ئێمە دەیانجان ڕەخنەمان گرتووە ڕەخنەکانمان نازانم گوێمان لێ ناگرن نازانم حسابمان لێ ناکەن هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئێستا تقریبا 75 هەتا 80 گوندمان لەو گۆڕی چۆل ماوەتەوە ئەو گوندانەمە لە سنووری بەتایبەتی سنووری قەرات کێشەی نەتەوەییمان نییە کێشەمان تەنها بێ ئیداری و بێ پشتیوانیە من دەمەوێت ڕەخنەکە دووبارە بکەم لێرە ڕەخنەم لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە مچینە هەندێک زیان بەخۆشمان بکەین هۆکار چییە باسی ئەو سنوورێمە ناکرێت هۆکار چییە لەو داعشانەی شاخی قەرەچووخ نادەن هێزێکی گەورەیان لێمەوە بەڕۆستان مچینە متابعی شەکانی مەتان کرد بێمە هەندێک جوتیار و پێشمەرگی خۆبەخش ئەو ماوەی سارە بە پشتیوانی هێزەکانی هاوپەیمانان و سوپای عێراق شەڕی داعش دەکەین لەو سنوورە دوور و نزیک حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە هەندێک فەرماندەی خۆمان کە پشتیوانیان کردوین هاوکاریان کردوین لە ڕووی سەک و تەقەمەنیەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕەسمی پشتیوانی نەکردوین یعنی سنووریمە سنوورێکی پشتگوێخراوە ئەوە وەکو پێشنیار نازانم پرسیارەکەی ئەو پرسیاری جەنابەت کە لەسەر مەسەلەی هێزوانە ئەمەن لۆ خۆم شخصیان زۆر بڕوان بە جوولانی و هێز و شتانە نیە ئەو هێزانی کە دەشدورێن لە بەرژەوەندی ئێمەدانە هێز تەنها لۆ پاراستنی بیرە نەوتەکانە لۆ پاراستنی سنوور نیە چونکە ئەگەر لۆ پاراستنی سنوورە ئەمنا لەوێن دەرێت لەژێر مەترسی داعش دامە گوندەکانم چۆلن داعشوا لە شاخی قەرەچووغە گوندەکان هەموو چۆل کراون خێرن نەوەفدێک نەهێزێکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هانامانەوە نایە لە کۆبنۆک بانکمان ناکەن بەشدار ناکەن ئەمە نوێنەرمانە لە بەڕاستی کەواتە کاغازی بۆچی بە تایبەت بۆ سنووری سەرگەڕان و پەلکانە زیاتر هێز ڕەوانەکراوە پێشمەرگەر بۆچی بۆ ئەو ناوچانە جوڵیان پێکراوە تەنها لەبەر پاراستنی کێڵگە نەوتیەکانە بە تایبەت کێڵگەی نەوتی خورمەڵە لە سنووری نازانم بەڕێستان لە ڕووی حداسیات وەسەن شارەدا سنووری من منتیقەی سەرگەڕان بیرە نەفتی زۆری لێ ینی سیراعەکان زیاتر سیراعی نەفتن سیراعی خاگنین دوێ ئەمە گلەیمان هەیە لە منتیقە خورمەڵەش هەر بیرە نەفت و شتوای لێ من هێزی حکوومەتی عێراقم بەڕاستی ئەمە لەو سنوورەمە نەمدیتە بەو شێوەیە کە دەرێن هێزی حکوومەتی عێراق زەموجۆڵی پێکرایە ئەوە بڕاژ ناکەم بەو نەوەعبیتن ڕاستی هێزی پێشمەرگە هەندێک گۆڕانکاریە کردی هەندێک هێزیان نیایەتە سنوورەکە بەس ئەوە پرسیاریش لای هاوڵاتیان و لای منیشەوە پرسیار دەکەم ئێمە سوپا سالارمان لە بەغدا هەیە سەرۆکی کۆمارمان هەیە پەرلەمان تارمان هەیە عیسامان هەیە ئێستا لە حکوومەتی بەغدا شەریکین هێز جولاندن چ معنایەکیە بەبێ ئەوەی تو کێشە کتێبیان گەیشتە ئەو ئاستەکە هێز بەرامبەریکتر بجوولێنە من لۆ خۆم شخصیەن وەک غازی فەیسەڵ ئەمن هەندێک شت بە سیناریۆ دەزانم چونکە ئەوان حەقا لە بەغدا سیراعەکانمان لە بەغدانە سیراعی ئەو ڕێیاساییە سیراعی دەستوری و قانونیە سیراع لە پەرلەمانە نەک بە هێز جولاندن و هەمەر بە خەڵک نیشاندانەوەنەوە دەبینیم داعشەکانی جوال لە شاخی قەرەچووغ بێترس و بێ منەت حیساب لۆ کەس ناکەن و مەترسین لەسەرمان کەسی هێز بەرامبەریکتر جولاندن من لۆ خۆم ینی بڕوان بۆ شتەنیە باش کەواتە بۆچی ئێستا یاخود پرسیارەکە ئەوەیە بۆچی لە ئێستادا حکوومەتی عێراقی زیاتر هێز جوڵە پێ دەکەن بەرەو کێڵگە نەوتیەکانی خورمەڵای خۆ و ناوچانە بە تایبەتی ئایا تەنها بەستیانەوێت داگیرکردنی کێڵگە نەوتیەکان بە یاخود بەستیان شتی دیکە یاخود مەبەستێکی استراتیژی و پلانێکی دیکەیان لە پشتە شاراوانیە سیراع هەیە لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی حکوومەتی مرکز لەسەر نەفت
ئەوە لە بەرچاوتان وەفدەکانیش کە دەچێن یعنی هەموو ئیعلامی دنیا باز دەکەن ناتوانێت بە بشارینەوە کێشیان نەبی دەتوانانی پرسیارش لە خۆیان بکەین بچینە و وەڵامە لای منەی بەزەوەی کا من دەبینم لە منتیقا ئەو هێزی ئەوە نییە کە لۆ پارێزگاری منتیقەوی تەنها ئەو هێزانی کە کۆیان کردووە پارێزگاریە لە بیرە نەفتەکان ئەو جێت کامیان لە کامیان بگومانن ئەویان نازانم دەبی بەرادرانی پەرلەمانتارەکانی بەغدا نوێنەرەکانمان لە بەغدا وەڵام بدەن و بزان هۆکارەکان سیاوانە ئەو لیجانانی کە لەوێیان ئەوان تەبعاً ئاگیان لە وردەکاریە بە سندێک شتێ لێرە لۆمەی باز ناکەن بەس وەکو هێز ئەمە لە منتیقەکە زیاتر ئەمە لە منتیقی ئێستا هێزێکی مەیدانینە بەرامبەر چەکدارانی داعش وەکو جاران خەریکی عراساتی خۆمانین خەریکی دەرچوونی لەگەر حکومەت عێراق لەگە هێزەکانی هاوپەیمانان هێزێکی ئەوتۆمان نێتە بەرام ئەوەی کە دەبینین لە دەوروپشتی بیرە نەفتەکان زیاتر خۆیان قایم دەکەن ئەو حکوومەتی هەرێم لە حکوومەتی بەغدا بە گومانیان بەغدا لە هەرێم بە گومانە ئەوە پرسیار پێم خۆشەوە دەبایە کەسێکی خۆشیان لێرە باید پرسیار لەوام بکەی نازام لە بەغدا چه باسە ئەوەی ئەمە دەبینین دەچن و دێن و هەر دەرێن نەفت جارێک باسی خاچیان نەکرد جارێک باسی داعشانی شاخی قەرەچووق ناکەن یعنی بەڕاستی مەوزوعی شاخی قەرەچووق پێم خۆشە جەنابتەن و کەناڵی ئەنعاتی زۆر بایەخ بۆ مۆزوع بدەن ئەم کەم کەناڵی شێ باسم لێ نەکردبی بەس دەبینم لەلایەن حکومەتی هەرێم و دەپۆشرێ یعنی باز ناکرێ ئەمە هاوڵاتی دەنگمان بە باشکەواتە هۆکارەکەی بۆ چێگەڕانەوە تۆ دەڵی دەپۆشرێتەوە بابەت هۆکارەکەی قسە زۆرە لە بە خۆتان زان قسە ئەوڕۆ هەمووی لەسەر فەیسبوک و لەسەر یعنی کەناڵەکانی ڕێگەیان کەم شتیان هێشتۆ لە پشت پەردە ببینێتەوە ئێمە گومانمان هەیە ئەو بەڕاستی و داعشانە لایەنی سیاسیا بن پشتیوانیان کە ئەوی ڕۆژێک بەکاریان بینین چونکە ئێستا وەرە لەبەر چاوتان پێم خۆش ئەگەر بتوانن ڕۆژێک تەلەڤیزیۆنەکانتان یان کامیرەکانتان بینن لەو منتیقەی 73 گوند تقریبا 100,000 دۆنم زەوی لەو سنوورە بێساعب لەو گۆڕە مایتەوە لە ترسی داعش ناوێرین جوتیاری بکەین ناوێرین ئیشی خۆمان بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان دوور و نزیک بە وشەک بە تەسریعک ئەوە چەند وەفد بستەوێندرێکا وەفدەکان هەندێک نوێنەری لە حیزبەکەی خۆشمن گلەیشمان پەیامیشمان گەیاندێکا کە هۆکارچیە ئێوە لەسەر ئەو سنوورە بەجوابنیان یعنی جاران ئەمە لە بیرمە لە زمانی پێشمەرگایەتی لەسەر گوندێک لەسەر دەدۆن بەرێ بەڵێ سپاس بۆ بەڕێز غازی فەیسەڵ فەرماندە لە سوپای پێشمەرگە